هەستێکی زۆر ناخۆشە کە بۆنەیەک و مناسبەیەک دێتە پێشەوە هەموو بەیەکەوە کۆ دەبینەوە و بەڵام کە سەی دەکەین شوێنی کەسێک چۆڵە کەوە زۆر خۆشەویست بوو زۆر بیری دەکەین بەڵام نییە کەسێک کە زۆر شت بوو لە ژیانمان کەسێک کە لەبیر ناکرێت یادگاری خۆشمان بەیەکەوە هەیە ئەی هاوڕێیان بەیەکەوە بن یەکتر جێمە هێڵن زۆر بەیەکەوە یادگاری تۆمار بکەن لە یەکتر بپرسن کەم تەرخەمی بەرامبەر بە یەکتری مەکەن هەتا ئەگەر کەسێکی لە لاشرینت لە دەستدا هەست نەکەی کە کەم تەرخەم بوویتە بەرامبەری بەڵێ دڵگران دەبین لە یەکتر زوێر دەبین هێدی یەکەیەکە لە دەست دەدەین کەس لێرە هەتا ناژیت هەستێکی جوان لە دنیا جێ بهێڵین چونکە هەر خێزانێک مردنی تێدا ڕوو بدا هەرگیز وەک جارانی لێ ناهێتەوە پێداچوونەوە بە ژیانتان بکەن یەکتر بپارێزن زۆر کاتان لەگەڵ یەکتر لەگەڵ خۆشەویستان بەسەر بەرن بەخواتان ئەسپێرم